ئەنجام کاتتان باشەوەی بینن ئێستا ساتی کردنەوەی پێشانگایەکی شێوەکاریە لە یادی 7 ساڵی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و لە دایکبانی سەرۆک بارزانانی بۆ قوتابیەکی کۆلێژی هونەرە جوانەکان لە وێنەکان زیاتر گزارشکردنە لە وێنەی باوکی ڕۆحینەتەوەی کورد بارزانانی نەمر هەروەها جگەل لەوەش وێنەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان لێرە ئێستا وێنەکان شی ئەکرێنەوە لەلایەن ئەو قوتابیەوە بۆ ئەوەی میوانان وێنەکان ببینن. ئەو قوتابی ئاماژەی بەوە کرد کە بۆ یەکەم جارە هەندێک لەو شێوازی وێنانە نمایش ئەکاتن و نزیکەی ساڵێک سەرقاڵی دروستکردنی ئەم وێنانە بووە کە چەندین شێوازی هونەری تێدا بەکارهێناوە وەکو خۆی بۆ زاری کرمانجی ئاماژەی پێکردمە بەستی لێ گزارشکردنە لە خۆشەویستی بۆ باوکی کورد بارزانانی نەمر هەروەها بۆ سەرۆک بارزانانی ئەو هاوکاری و پاڵپشتەکانی نووسنگەی مەلا مستەفا بارزانیشی بە گرنگ زانی کە هاوکار و پاڵپشتی بووینە لە کردنەوەی ئەم پێشانگایە. ئێستا هەریەکە لە بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان هەروە سەرپەرشتیاری ئیدارەی سۆران و بەرپرسی نووسنگەی مەلا مستەفا بارزانی لێرەن لەلایەن مکەڕەم کە ئەو قوتابیە کە پێشانگاکەی کردوتەوە وێنەکان شی ئەکرێنەوە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو ئاماژەمان پێکرد ئەمڕۆ پێشانگایەکی شێوەکاری کراوەتەوە لە هۆڵی بۆنەکانی سۆران لە یادی 16 ئاب یادی 7 ساڵی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و یادی لەدایکبوونی سەرۆک بارزانی. لە ئێستادا ئەم پێشانگا هونەریە کە پێشانگایەکی وێنەیە بۆ یەکێک لە قوتابیانی کۆلێژی هونەرە جوانەکان کراوەتەوە. وێنەکان شی ئەکرێنەوە باسییان لێوە ئەکری لە چۆنیەتی دروستکردنی بۆ میوانان کە ئێستا یەک بێکی ئەو وێنانە ئەبینن نزیکەی چل وێنەی جۆرا و جۆر بەکار هاتووە. ئەمەش بەشی پێگەیاندن و ڕۆشنبیری لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان لە ژێر چاودێری نووسنگەی مەلا مستەفا بارزانی ئەم پێشانگایان کردوتەوە وەکو چاڵاکی لە یادی 16 ئاب دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها لە یادی لەدایکبوونی سەرۆک بارزانی. ئێستا ئەمە وێنەی باوکی نەتەوەیی بارزانی نەمرە. ئەم قوتابیە باس لە چۆنیەتی دروستکردن و نەخشاندنی ئەم وێنەیە دەکات بۆ هەریەکە لە سەرپەرشتیاری ئیدارەی سۆران بەرپرسی لە قیدە بەرپرسی نووسنگەی مەلا مستەفا بارزانی کە ئێستا لە هۆڵی بۆنەکانی سۆران ئەم پێشانگایە کراوەتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز وەکو دەیبینین ئەمە بەشێکی تری ئەو وێنانەیە کە لەو پێشانگا هونەری و شێوەکاریە ئەمڕۆ لە سۆران کراوەتەوە کە بەشی پێگەیاندن و ڕۆشنبیری و ڕاگەیاندنی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان لە ژێر چاودێری نووسنگەی مەلا مستەفا بارزانی لە یادی 7 ساڵی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان کراوەتەوە. زیاتر لە چل وێنە بە شێوازی جۆرا و جۆر ئەم قوتابیە کە دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانە وێنەکانی نەخشاندووە کە گزارشتن لە خۆشەویستی خۆی بۆ بارزانی نەمر هەروە بۆ سەرۆک بارزانی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی هەروەها وێنەی نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان لێرەدا لەم پێشانگایە نمایش کراون و ئێستا شوێنەکان شیعکردنەوەیان بۆ دەکرێتن.
بەڵێ ئێرانی زاری کرمانچی ئەوەی دەیبینین لەسەر ئەو دیمەنانی لەسەر شاشەی زاری کرمانچی ئەبیندرێ کردنەوەی پێشانگایەکی شێوەکاریە بۆ یەکێ لە قوتابیانی دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکان وەکو گوتمانە پێشانگایە هاوکاتە لەگەڵ یادی 77 ساڵی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان کە بەشی پێگەیاندن و ڕۆشنبیری و ڕاگەیاندنی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان لە ژێر چاودێری نووسنگەی مەلا مستەفا بارزانی ئەم پێشانگایە کراوەتەوە لە هۆڵی بۆنەکانی سۆران. ئێستا ئەمە بەشێکی تری لەو وێنانێکەوە لەلایەن ئەو قوتابیەوە دروست کراون. بەشی زۆری ئەو کارانە بە شێوەی هونەری کە دروست کراون لە چەند شێوازێکی جۆرا و جۆری تێدا بەکار هاتووە. لەم وێنانە وێنەکانی شکاتی زۆری ویستووە نزیکەی ساڵێک داوەکو ئەو وێنانە دروست کراون کە هەمویان گزارشتن لە وێنەی بارزانی نەمێر هەروە سەرۆک بارزانی لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان وێنەکان لێرە نمایش کراون لە هۆڵی بۆنەکانی سۆران لە یادی 77 ساڵی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان هەروەها یادی لەدایکبوونی سەرۆک بارزانیش ئەو پێشانگایە لە ئەمڕۆ سێشەمە لە 15 ئاب لە هۆڵی بۆنەکان لە سۆران کراوەتەوە. ئێستاش وێنەکان یەک بە یەک شیکردنەوەیان بۆ ئەکرێ شێواز و چۆنیەتی دروستکردن و هەروە چۆنیەتی بەکارهێنانی ئەو بەشە هونەریانەی کە لە وێنەکەدا بەکار هاتوون. ئەوەی بینیتان ئەماکردنەوەی پێشانگایەکی هونەری بوو لەلایەن بەشی پێگەیاندن و ڕۆشنبیری و ڕاگەیاندنی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان لە ژێر چاودێری نووسنگەی مەلا مستەفا بارزانی لە هۆڵی بۆنەکانی سۆرە. باسی ئەو پێشانگایمان بۆ بکەیت چەندەمی پێشانگایە چ ناونیشانێکە و بۆ چ ئامانجێکت کردووە؟ سەرەتا بەنای خودای گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. ئەمڕۆ لە ڕێکەوتی 16 ئابی 2023 هەستین بە ئەنجامدانی پێشانگایەکی شێوەکاری لە ساڵیادی لەدایکبوونی جەنابی سەرۆک و ڕابەرمان سەرۆک مەسعود بارزانی کە هاوکاتە لەگەڵ دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان. ئەو کارانەی کە ئەنجاممان داوە هەمووی کاری دەستیە، ینی نزیکەی چل تابلۆیەک دەبێت. پێشانگەکە نزیکەی ساڵێکی پێچووە تاکو ئامادەکاریەکان تەواو بوون و ئەم کارانە کە ئەنجاممان داوە هەر یەکە و شێوازێکی جیاوازی هەیە لە کارەکان. لەو جیاوازیت چێت؟ ینی ئەو ماتریالانەی کە بەکار هاتون وەکو کەرستە و ئەو شتانە هەر یەکەی بە شێوازێکە هەیە، بەدارە بە فومە بە ئاسنە بەکار هاتووە، داریان سوتێنراوە یان وەکو بڕین بەکار هاتووە. چەند ویستوە تاوەکو ئەو هەموو وێنانە تامان؟ لای خۆی تابلۆ دروستکردن ئەتوانی بە ڕۆژێک بیکەی، ئەتوانی بە مانگێکیش بیکەی، ینی هەر یەکە و کاتێکی ویستوە، بەڵام بەگشتی نزیکەی ساڵێکی ویستوە تابلۆیەکان لەبەرەوەی قیاسەکانیان گەورێ و جیاوازیان هەیە، هەر یەکە وردەکاری خۆی هەیە. چێ پاڵپشت و هاوکارت بۆ لەکردنەوەی ئەم پێشان؟ وەکو پاڵپشتی لێرەوە زۆر سوپاسی جەنابی بەڕێز مەلا مستەفا بارزانی و نووسنگەی تایبەتی جەنابیان دەکەم کە هەمیشە هاوکاری گەنجان و لاوانی نیشتیمان بوون بۆ بەرە پێشبردننی کارەکانیان لەسەر جەمبوارەکاندا کە جەنابیان هەتاکو ئێستاش هەر لە خەت بوون، هەتاکو ئامادەکاریەکانمان تەواو کردووە، ئەگەر جەنابیان نەبووایە ئەوە دەگەیشتن بەم ڕۆژەوە ئامادەکاریان ناکرد. پاڵپشتی مەلا مستەفا بارزانی بۆ گەنجان بە گرنگ ئەزانی کە یەکێکی لەوانەی گەنجی و دەستی شێوەکاری تێ و پێشانگات کردو. بێگومان پاڵپشتی جەنابیان زۆر گرینگە، چونکە خۆی هەموو شتێک ینی ئیرادەی ئەوێ کە ئیرادەشی ئەوێ ئەبێ کەسێک ئەبێ پاڵپشتیت بکە لە پشتت بێ، مەسەڵەن تا بتوانی کارەکان بەرەو پێشەوە ببەی، ینی هەرچەندە یارمەتیت بدەن و لە پشتت بن هاان بدەن ئەوە تۆ توانی پێشکەوتن لە کارەکەتدا بکەیت. دو پرسیاری من ئەوە بێ ئەو وێنانە تەنها بۆ نمایشکردن یا وەکو فرۆشتن بە دیاریەدەی بە کەس؟ ئەو ئێمە مەبەستمان لێرانە تەنها نیشاندانی شکۆی جەنابی سەرۆکە و یادکردنی ئەم ڕۆژە پیرۆزەیە، بەڵام شتەکەش ئارەزومەندانەیە و هەر کەسێک حەزی لێ بێ ئەتوانێ بەدەستی بێنێ. سپاس.